کە قسە و باس و گفتوگۆیە لەبارەی یەکێک لە ماستەرنامەکانی کاک ئیدریس محەممەد کە خوێندکاری کۆلێژی زمان و بەڕێزیان ماستەرنامەکەیان توێژینەوەی تایبەت بۆ ماستەرنامەیە لەسەر دیوانی تەمەنی شاعیر ئەحمەد محەممەدە. سڵاو لێبێ کاک ئیدریس، ئەم کاتەوە باش. لە بەڕێستان زۆر سواز بۆ کەناڵی کورسات، سواز بۆ بەرنامەی کورسات مەگەزین، زۆر سپاستانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. پێم خۆشە سەرەتای گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەین با بزانم بۆچی شاعیر ئەحمەد محەممەد وەروە یەکێک لە دیوانەکانی ئەوت هەڵبژار بۆەوەی توێژینەوەیەکی زانستی لەسەر ئەنجام بدەیت. بەڵێ، طبعاً ئەحمەد محەممەد یەکێکە لە شاعیرە ناودارەکانی کوردستان، شاعیرێکی بەتوانایە توانیوێتی لە بەرهەمێنانی شێعری لیریکی واتە شێعری گۆرانی چەندین شێعری جوان و باش و بەپێز و بەتێز بنووسێت. ئەم شاعیرە کارێکی وای کردووە کە شێعرەکانی لەلایەن زۆربەی هونەرمەندە گەورەکانی کوردستانەوە بکرێتە گۆرانی. ژمارێکی زۆر لە شێعری کراوە بە گۆرانی. من ناتوانم ئێستا ژمارەکەی تەحدید بکەم بزەبەت، بەڵام دەتوانم بڵم کە کەسانێکی وەکوو مامۆستا کەریم کابان و حەمەد جەزا و ناسری ڕەزازی و مەرزیە فەریقی و هونەرمەندانی گەنجی وەکو کەمال محەممەد و عەدنان کەریم و کۆمەڵێک لەم هونەرمەندە گەورانە شێعرەکانی ئەویان کردو بە گۆرانی. بەهۆی تێڕامانمان لەم شێعرە جوانانەی ئەو کە ئەم تێکستە جوانانەی نووسیوە، ئێمەش بڕیارماندا کە بیر لەوە بکەینەوە لایەنێکی گرنگی شێعرەکانی وەربگرین کە ئەوی ژوێنەی شێعریە لە دیوانی تەمەنی کاک ئەحمەد محەممەد. زۆر باشە. پێم خۆشە قسەیەکەین لەسەرەوەی چ لایەنێکی شێعرەکانی هەڵبژاردووە لە ڕووی تێکستە و باگراوندی تێکستەکانێتی، یانی توێژینەوەکەت بە تایبەت لەسەر چی بوو؟ بەڵێ، هەروەکو ئاماژەم پێکرد، من لایەنێکی گرنگیم هەڵبژاردووە کە وێنەی شێعریە. هەموو شێعرێک وێنەی تێدا هەیە، واتە کاتێک کە گۆرانی شاعیر باسی کانێکی بەرتریفەی مانگە شەو دەکات، باسی ئەومان بۆ دەکات، وێنەیەکی واقعیمان بۆ دەکێشێت، پیشانمان دەدات کە کانیەک چۆن لە بەرتریفەی مانگەشەوە دەدات، ڕووناکیەکەی تریفەکەی دەدات لە کانیەکەش زیخەکەی بنی وەکو وایە بلەرزێتەوە بزوڵێتەوە. ئەوجا ئەو کانیە بەو شێوازە جوانە تەسویری کردووە، وێنەی کردووە. شاعیرێکی گەورەی وەکو ئەحمەد محەممەدیش هەستاوە بە شێعرەکانی چەندین وێنەی جوان و ناوازەی دروست کردووە. هیچ دێڕە شێعرێکی ئەحمەد محەممەد نییە کە چەندین وێنەی تێدا نەبێت. طبعاً وێنەش جوڵاومان هەیە لەگەڵ وەستاوە، بەڵام بە زۆری وێنەی جوڵاو لە شێعرا جوانترە. شێعرەکانی ئەحمەد محەممەدیش پڕن لە وێنەی جوڵاو. زۆر باشە کاک ئیدریس، دەبینین بەشێکی زۆر لە خوێندکارانی کۆلێژی زمان ئەوانەی کە توێژینەوە لەسەر شێعر دەکەن زۆر جار دەبینین هی ئەو شاعیرانەیە کە لە سەردەمانی ڕابردوودا و ئێستا لە ژیاندا نەماون. توێژینەوەیەکی لەم شێوازە بۆ یەکێک لەو شاعیرانەی کە لە ئێستادا لە ژیاندا ماوە بۆ هۆی ئەوەی کە ئاسان کارێکی باشتر بۆ بەڕێستان بکات بۆ توێژینەوەکە. خۆی دووشت هەیە بەڕێزم. یەکێکیان شاعیرانی پێشوو بەڕاستی ئەوانەی سەردەمی کلاسیک لەگەڵ ئەوانەی سەردەمی ڕۆمانتیکە لەگەڵ ئەوانەی شاعیرانی ئێستا کە شاعیرانی هاوچەرخ ناو دەبرێن، سێ شێوازی جیاواز لە شێعریان نووسیوە. ئەوانەی لەسەر شێعری کلاسیک نووسیویانە خزمەتێکی زۆریان بەوان کردو و بەداخەوە خۆیان لە ژیاندا نەماوین و بەرهەمەکانی خۆیان تەنانەت بە چاپکراویش نەبینیوە. ئەوانەی لە شێعری ڕۆمانتیکیشدا بە هەمان شێوە بوون تا ڕادەیەکی زۆر. ئەم شاعیرانەی ئێستش کە خۆیان لە ژیاندان حەقا بەرهەمی خۆیان ببینن، یعنی خۆشحاڵیەکی زۆر بە دەموچاوی کاک ئەحمەدەوە بینلا ئەو ڕۆژەی کە هەم ڕێز و سوپاسی لەلایەن بەشی زمانی زانکۆی سەلاحەدینەوە پێشەشکرا و هەم قوتابیەکیش کە لەسەر نامەکەی لەسەر شێعرەکانی ئەو نامەیەکی ماجستێری هێناوەتەوە. یعنی ئەمە هەم ڕێز و گەورەیەکە بەخشراوە بە و هەم هەوڵدان و وتانێکی شەبۆی کە ئێمە تەنها لایەنەکانی شێعری کۆن وەرنەگرین، بەڵکو شێعری هاوچەرخی کوردیش بیری لێ بکرێتەوە و لە خانەی ئەدەبی کوردیا جێگەی بۆ بکرێتەوە و لایەنێک لە لایەنە گرنگەکانی وەربگیرێت. کاک ئەحمەد یەک لەو پێشنیارانی کە کردی لە ناو ئەو کۆڕ و سیمینارەدا دوای ئەوەی کە تەواو بوو ڕێز و تەقدیری پێبەخشرا ئەو بوو کە وتی ئەم جاران حەزم لێ ئەگەر ئیشکرا لەسەر لایەنی مۆسیقای بابەتەکەی من ئیش بکرێت. ئەنی بەڕاستی من لایەنێکی وەرگرتووە وەکو وێنە دەکرێت چەندین لایەنی تری شێعرەکانی زەنابیان وەربگیرێت. خۆشیشە بەڕاستی کەسێک کە خۆی لە ژیاندا بێت بەرهەمەکانی خۆی ببینێت کە خەڵکانێکی ئەکادیمی
دەیانەوێت کە قسە لەسەر نامەکەی بکەن چکە ئەوەی کە ئێمە دێڵین جیا لەوەی کە کاک ئەحمەد دێڵێ کاک ئەحمەد بە خەیاڵ شعری نووسیوە چونکە هەموو شعرێک ئەنجامی یاخود بەرهەمی ئەندێشە و بیر و خەیاڵە بەڵام ئەوەی کە ئێمە نووسیمانە ئێمە وێنەی واقعی ناو شعرەکانیمان دەرهێناوە بەکش لایەنە ڕەوانبێژەکانیەوە ینی بەلایانی ڕەوانبێژی لێکچواندن خوازە خواستن ینی لایەنی گرنگی تریمان وەسف کردووە کە هەر ناومان ناوە بەشی وەسف وێنە وەسفیەکان لایەنێکی ترمان باس کردووە بە ناوی وێنەی سیمۆلۆژی بە هەر حاڵ من توانیومە لەم توێژینەوەی خۆمدا حەوت بەش تەرخان بکەم بۆ توێژینەوەکەی یاخود بۆ نامەکەم بۆ ئەوەی کە لەسەر شعرەکانی کاک ئەحمەد شت بنووسین بەشێکیان لایەنی تیۆری بۆ 6 بەشەکەی تری لەسەر شعرەکانی کاک ئەحمەد بووە طبعاً کاک ئەحمەد دیوانەکەی بریتە لە 345 شعر ئەم 345 شعرە بەندە توانیوێتی 156 بەیتی لێک بداتەوە لە ڕووی وێنەیەوە و وێنەکانیشیمان خستۆتە بەر دیدەی ئەو بە ڕێزانەی کە مناقەشە و گفتوگۆی نامەکەی ئێمەیان کرد و سوپاس بۆخوا لە دوایشا وەک دەبینن کە ئەنجامێکی باشیە بوو نامەکەمان بە سەرکەوتوی قبول کرا لەلایەن لیژنەی گفتوگۆ و ئەنجامێکی زۆر باشێ بوو پیرۆزبای لە کاک ئەحمەد و لە خۆم و لە تەواوی خوێنەران و نووسەرانی خەڵکی کوردستان دەکەم بە تایبەتی خوێنەرانی شاری سلێمانی خۆشەویست بە حکمیەوەی کاک ئەحمەد هەم مڵکی شاری سلێمانی و هەم مڵکی خەڵکی کوردستانە. زۆر باشە کاک ئیدریس زەمێ پرسیاریەوە لێ بکەم سوودی ئەم جۆرە توێژینەوانە چییە؟ ینی نەک تەنها وەکو دڵخۆشیەک بۆ نووسەری کەسەکە لە ڕووی هەم زمانەوانی و هەمیش خزمەتکردن بە کتێبخانی کوردی و هەمیش وەکو ماستەرێک لە بابەتی توێژینەوە چه گرنگی و سوودێکی هەیە؟ بەڕێزم ئەگەر تێبینی بکەین ئێمە لە ئەدەبیاتی عەرەبی دەوڵەمەندن بە چەندین کتێب بە ناوی ئەسوورە فەنیە بە ناوی ئەسوورە شعریە ینی بە سەدان کتێبیان لەم بارەوە هەیە ئەم کتێبانە بۆتە بەرهەمێک لەو بەرهەمانەی کە لە زانکۆ و پەیمانگاکاندا دەخوێنرێت ئێمە ڕاستە دەتوانین بڵین نامەی مازستێر یاخود دکتۆرامان هەیە بە ناوی وێنەی شعری یاخود وێنەی هونەری بەڵام ژمارەکانی زۆر کەمە لە پەنجەکانی دەستێ ناپەڕێ پێویستیشە لەسەر ئەم شاعیرە و شاعیرەکانی تریش وێنەی هونەری وێنەی شعری یاخود لایانی تری شعرەکان بخوێندرێت و بکرێتە مەنهەج یعنی ئێستا ئەمە دەتوانرێت وەکو سەرچاوەیەک لە هەموو کتێبێکە سوودی لێ وەربگیرێ و ئیسفادەی لێ بکرێت ینی کاتێکە باسی وێنەی شعریەکەی تۆ دەتوانی بێی شەرحی ئەو شعرانەی کە ئێمە کردومانە بۆ شعرەکانی کاک ئەحمەد لە ناو ئەو بابەتی کە خۆ دەتەوێت بەدەستی بێنیت و ئەنجامێکی زۆر باشێ بێ بۆ هەر توێژینەوەی کە قوتابیەک یاخود خوێندکارێک لە زانکۆکان یا لە کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بێ و ئەنجامی داد سوودی گەلێک زۆرە خوێنەریش تەمەتوعێکی ترەکە کاتێک دەبینێت کە لێکدانەوە بۆ شعرەکان کراوە بە لایەنێکی تری ئەکادیمی ینی تەنها شعر خۆی چێژ بەخشە بەڵام ئەو کاتە چێژ بەخشتر دەبێت کاتێککە لایەنە ئەکادیمیەکەی زیاتر لێک دەدرێتەوە و دەتوانرێت ئەو شعرە وەکو پێویستی بکرێتەوە هەروەکو چۆن خوالی خۆش بێت مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس شەرحی بۆ شعرەکانی مەحوی و پیرەمێرد و مەولەوی و ئەو شاعرە گەورانە کردووە کە ئێمە دەیخوێنینەوە تەمەتوعی لێ دەکەین حتمەن لە داهاتووە کۆمەڵە قوتابی ئێمەش ئەو شەرحانەیەمە دەخوێنەوە و تەمەتوعی لێ دەکەن و سوودی لێ دەبین و دەتوانن وەکو سەرچاوەکی زانستی لە ناو کتێب و لە ناو توێژینەوە و تەنانەت لە نامی ماستێر و دکتۆرەکانیشە بەکاری بێننەوە. زۆر باشە کاک ئیدریس نزیکەی چەند سەرچاوت بەکارێناوە لە توێژینەوەکەیەوە هەروەها بە شێوازێکی گشتی ئەو سەرچاوانە کامانن؟ بەڵێ من بەڕاستیەکەی وەکو لە کەمێک پێش ئێستا بە جەنابتانم وت سەرچاوی کوردیمان لەم بارەیەوە لەبەرەوەی کەمە ئێمە سەرچاوە کوردیەکانمان کەمترە بەڵام سەرچاوی عەرەبیمان زیاتر لەبەرەوەی عەرەب دەوڵەمەندترن لەمڕۆوە ئێمە نزیکەی 156 سەرچاوان بەکارهێناوە چەندانێکیان ئینگلیزیە چەندانێکیشیان فارسیە چەندانیشان لە سەرچاوی ئینتەرنێت بە ئینگلیزی وەرگیراوە تقریبا 40-50 دانیشی کوردیە ئەوانی تری هەمووی عەرەبیە. زۆر باشە کاک ئیدریس ئەم توێژینەوەیە لە لای خۆت هەڵیەگری یان پێشکەشی زانکۆیەکی یان بڵاوە کرێتەوە لە کتێبخانەکانە؟ من یەکێک لە ئامانجەکانم ئەوەیە خۆی بەپێی یاسا ئەو توێژینەوانە ینی دەبێت دوایەوەی کە چاپ بکرێت و دەکرێتە نامەی ماستێر لە بەرگێکی ڕەشدا دادەنرێت
ئەمە بەپێی یاسا چەند نوسخەیەکی لێ چاپ دەکەیت و دەیدەیتە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین ئەوانیش کتاب دەکەن بۆ ئەو جیانی کە پێویستە بۆ نمونە بۆ بەشی کوردی بۆ کۆلێژی پەروەردە بەشی کوردی یاخود بۆ کۆلێژی بنیاد بەشی کوردی یاخود بۆ کتێبخانەی گشتی لە شاری هەولێر یاخود بۆ کتێبخانەی مەموزین یان بۆ کتێبخانەی گشتی زانکۆی سەلاحەدین ئەمانە بە یاسا ئەبێت چەند عەدەدێک کە تقریبەن 6 دانە ئەبێ بۆ هەمویان بنێردرێت بەڵام من خۆم لەسەر ئەرکی خۆم چاپی دەکەم نوسخەی دەنێرم بۆ زانکۆی سەلاحەدین بەشی کتێبخانەی زانکۆی سلێمانیش و هەروە بۆ چەند زانکۆیەکی تریش دامناوە حەسەب ئەو داهاتی کە ئامانبێ ئینشاءڵڵا تەقسیری ناکەین. بەس پشتیوان بەخواش بڕیارمان داوە ئەگەر لە دەستمان نابوو دەشیکەینە کتێب. دەستان خۆش بێ. سپاس بۆ بەشداریکردنە بەڕێز کاک ئیدریس محەممەد خوێندکاری کۆلێژی زمان. سپاس بۆ بەشداریکردنە دووبارە. بۆ بەڕێستان.